هەرێمی کوردستان بازرگانەکانی بۆ هاوردەی شمەک و پڕکردنەوەی پێداویستیەکانی بازاڕ ڕوو لە وڵاتانی دنیا دەکەن. وڵاتی چینیش یەکێکە لە وڵاتانی سەرمایەداران و بازرگانان بۆ هاوردەی کەلوپەل و شمەک ڕووی تێدەکەن. بەڵام ئێستا ئەو وڵاتە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی مەترسیدارەوە لە حاڵەتێکی نائاساییدایە. بۆیە سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان دەڵێت لە ڕێگەی یەکێتیەکەیانەوە هەموو بازرگانەکانیان ئاگادار کردوێتەوە کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەو وڵاتە جێبهێڵن لە پێناو پاراستنی هاوڵاتیانی هەرێم ڕاشی دەگەێنێ کە دەتوانن لە ڕێگەی وڵاتانی ترەوە پێداویستیەکانی بازاڕ پڕ بکەنەوە. ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان هەم لە پەیجی خۆمان لە سایتی خۆمان هۆشداریمان داوە بە ئەندامانمان کە لەم کاتەدا هاتوچۆکردن بۆ سین بەڕاستی دروست نییە و لەم کاتەدا بۆ ئەوەی کەوا ئەو نەخۆشیە کە پیا بووە لە سین نەبێتە هۆی ئەوەی کەوا دووچاری ئەو نەخۆشیە ببن و هەرێمی کوردستانیش لا سامەحەڵا دووچاری ئەو نەخۆشیە ببێ. بۆیە خۆشیان هەستیان پێ کردووە ئێستا بینین بازرگانانمان سەردانی سین ناکەن و ئەوانی کەوا لە سینیشن ئەو بازرگانانە گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. وڵاتی چین بەهۆی کەمی تێچووی شمەک و کاڵاکانیەوە بازرگانانی هەرێم زۆرترین ئاڵوگۆڕیان لەگەڵ ئەو وڵاتە هەیە. لە ئێستادا کە وڵاتی چین ڤایرۆسی کۆرۆنای تێدا بڵاو بووەتەوە بووەتە جێگەیەکی مەترسیدار بەهۆی ئەو ڤایرۆسەوە. بۆیە ئەم بازرگانە ڕایدەگەێنێ کە بەشێکی زۆری بازرگانانی هەرێمی کوردستان وڵاتی چینیان بەجێهێشتووە و ئەوەی کەماوە لە هەوڵی ئەوەدان کە بە زووترین کات کارەکانیان تەواو بکەن و بگەڕێنەوە هەرێم. دەشڵێت بەهۆی ئەو ڤایرۆسەوە کاڵای چینی خواستی لەسەر کەم بۆتەوە لە هەرێم. بەڵێ لاواز دەبێت بە تاکیدیەوە چونکە ئەو نەخۆشیێکی خەتەرە هەموو وڵاتانی جیهان ئێستا بەرەنگابوونی خۆیان ڕاگەیاندووە حەزەرەکەن هەتا گەشتەکانیان ڕاگرتووە بۆ وڵاتی چین. منیش لێرە و داوا لە بازرگانەکانەکەم لەبەر پایەکردنی چەند بڕێپارێکی کەم با سەردانەکانیان کەمکەنەوە عیلاقاتەکانیان لەگەڵ چین لاوازکەن تا ئیشەڵا کۆنتترۆلی ئەو نەخۆشیە بکرێت و ئێمەش دووربین و گیانی ئێمە سەلامەت بێت بەعامی. بە خۆشحاڵیەوە وەگەوەی ئێمە ئاگادار بین بازرگانەکانمان بەرەو گەشتەکانیان کۆتایی پێنا و گەڕاونەوە هیوادارمەوانی کە لەوێش کارەکانیان تەوانەبووە کارەکانیان جێبێڵن و بگەڕێنەوە بە وڵاتی خۆمان. نەخۆشی کۆرۆنا بەس مرۆڤەکانی وڵاتی چینی تووشی لە ناوبردن و داڕوخانی دەرونی نەکردووە. ئەو ڤایرۆسە کارێکی کردووە کە بەشێکی زۆری وڵاتانی جیهان هاوڵاتیەکانیان ئاگادار کردوێتەوە کە بە زووترین کات ئەو وڵاتە جێبهێڵن. بەوەش ڤایرۆسی کۆرۆنا ئابووری و کەرتی بازرگانی چین تووشی شکست و داڕوخانی زیاتری ئابووری دەکات. ئەمەش تەنیا بەوەوە ڕاناوەستێ کە مرۆڤەکانی وڵاتە لە ناو دەبات بەڵکو ئابووری چینیش بەرەو لە ناوبردن دەبات. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.